ئەمە دیمەنی یەکەم تێکشکاندنی ئەفسانەی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی داعشە. محوەری گوێڕ و مەخمور بووە شوێنی یەکەمین تێکشکاندنی داعش، تێکشکاندنێک لە هەرێمی کوردستان و جیهانیشدا دەنگی دایەوە. بووە سەرەتای کەوتنی داعش لە گوندی هەوێلە لە گوێڕ پێشمەرگە و ئاسایش یەکەمین تێکشانی داعشیان تۆمار کرد. لە ئاسمانە لە ئاسمانە بڕوا بکە، یعنی ناگوترێ ئەوەی کرایە لێرە ئەگە بچی تەمەشای قەوان و شەڕەکەی بکەی لە سەرجستەکەی دەزانی چ کرایە. یەکێک لە فەرماندەکانی بەشدار لە ئۆپەراسیۆنی داستانی گوێڕ چیرۆکی یەکەمین تێکشکانی داعش دەگەڕێتەوە. ئەو دەڵێت سەرۆک بارزانی خۆی سەرپەرشتی ڕاستەوخۆی ئۆپەراسیۆنەکانی دەکرد و سەرکەوتنی پلانی شەڕەکەش گەورەترین ورە بوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوەی ڕاوی داعش بنێت و خاکی کوردستانیان لێپاک بکاتەوە. بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی کۆبوونەوە پیلان داڕێژرا، پیلان بۆ بەرگریکردن لە هەولێر، پیلانی دووەم هێرشکردنە سەر داعش لە سنووری گوێڕ و مەخمور. پیلانەکە شەوی دەی مانگ برێندەی هەشتی 2014 کە دەستی پێکرد بەرە بەیانەکەی زۆر بە باشی بەڕێوە چوو و سەرۆک بارزانی ڕاستەوخۆ لەگەر هەردوو جەپەی هەم مەخمور هەم گوێر لە پەیوەندیدا بوو بەو پیلانێکەکەدا نابوو جێبەجێکرا. ئەوە بوو کە هێرشەکان کرا لە پێشمەرگە و ئاسایش کە بەشدار بوون پێکەوە لە شەڕی گوێر کەم شوێن کە هێرشی لێکرا گوندی هەوێرە بوو. بەرەبەیانی سەعات 5 لە گوندی هەوێرە ئاسایشەکان لە 102 قۆڵ تەوزێکران، خۆڵەچیان لە بەکە برین لە بۆ ڕاستەوخۆ لە بۆ ناو گوندی هەوێرە، ئەوەش لە ئەوەی تریژە بۆ دەوروبەری هەوێرە بوو. ئەوانێک کە بەشدار بوون خەڵکەکی زۆر بوو، پێشمەرگە قارەمانەکان بوون، بە تایبەتی ئەوانش جێ شوێن پەنجەیان دیارە کاکێریش بوو، دکتۆر تارق بەشداری کە سەید هەژارات مامەساد جەمال لەوێندەرێ بە تیمەکانی بەشداری شەڕەکەیان کرد لەوێندەرێ کە ئەو بۆتانی وڕانەکەی تقریبان بەرەبەری سەعات 12 داخلی شاری شارۆچکەی گوێر بووین. لە پاش نیوەڕۆ هێزەکانی تر کاک سیروان و کاک نەجات و کاک عەلیحوسێن و هەڤال کاکەمین و ئەوانە سەرپەرشتی ئەو دیویان دەکرد لە بۆ مەخمور، ئەوانش دابەزین چوونە هێزەکانیان داخلی ناو مەخمور بوو، کاک نەوزاد لەوێندەی بەشداری کرد. ئەوانێک کە باس دەکەین ئەوە کرد و کۆمنتاری هەمووی هەیە. شکاندنی داعش لە مەخمور و گوێڕ لە کاتێکدا بوو کە داعش لە لووتکەی هێزی خۆیدا بووە، بەهۆی ئەو چەکە زۆری لە پاشماوەی هەڵاتنی سوپای عێراق و سووریا دەستی کەوتو بوو. هەموو جیهانیش لە مەترسێکی گەورەدا بوو، بەڵام پێشمەرگە بە ڕابەرایەتی سەرۆک بارزانی لەسەر محوەرەکان ئەو ڕێکخراوەی تێکشکاند. بارزان قسە باز لەوە دەکات داعش بە پێشکەوتترین چەک و تاکتیکی سەربازی هێرشی دەکردە سەر پێشمەرگە، بەڵام ئەوان بە حکمەتی پلانەکانی سەرۆک بارزانی داعشیان تێکشکاند. سوپای دوو وڵاتی تێکشکاند بوو کە سووریا و عێراق بوو، وریان زۆر بەرز بوو و هەموو دنیا تووشی شۆک ببوو، بەڵام کە توانرا ئەمە پێشمەرگە قارەمانەکان کە کورد بڕیاریدا مقاومت کە ئەو ئەزبوونە و مێژوەی جەنابی سەرۆکە لە نیو سەدە خەباتی تێکۆشانی تەجروبە و ئەزمموی هەبوو، ئەو ئەزمموی شەڕی نیو سەدەی بارزانی لە بۆمە پاڵپشت بوو. چێ دهۆکی پاراست، چێ سلێمانی پاراست، هەر پێشمەرگە بوو. لە دهۆک ئەگەر لەبیرمان بی لە 3 و 4 مانگ فەرماندە منسوور بارزانی لەگەڵ لەشکری تایبەتی یەک و گوڵان چوو لە ساعی تەبادل و سەدەی مقاومەتیان دامەزران، لە سلێمانی، لە گوڵالە، لە خانەخین، لە کەرکووک مەلا عەبدوڵڵا هەر پێشمەرگەمان دیت شەهیدبی، هەر پێشمەرگە لە بەرەکانی جەنگ بوونی. ئەوجا ئەو پێشمەرگانەی کورد بە یەک دەنجی بوو، ئەویش ئەزمموی سەرۆک بارزانی بتوانی کورد بکاتەوە یەک دەنگ. ئەوە تەسەوەر بکە ئەوان ترسی خۆشیان هەبوو، ئەوانەی کە هاوکاریمەیان کرد لەبەرەوەی داعش بەهێزێکی وها هات ترسی لەسەر هەموو دنیا بڵاو کردەوە. یەکێک لە پلانە سەربازیەکانی ئەو کاتەی داعش بەکارهێنانی ئۆتۆمبیلی TNT ڕێژکرا و ئۆتۆمبیلە سەربازیەکانی سوپای عێراق بوو کە دەستی بەسەرداگرتو بوون و دژی پێشمەرگەی بەکاردێنا. ئەم دوو ئۆتۆمبیلێژە لەیان ئاسایشەوە لە گوێڕدەستیان بەسەرداگیرا کە هەر ئۆتۆمبیلێکیان زیاتر لە تۆنێک TNT تێدا بووە، دوای دەست بەسەرداگرتنیان پوچەڵکرانەوە. کورد هەمووی بەشدار بوو، بەڵام بە سێبەر و ڕێنمایی جەنابی سەرۆک. پاراستنی هەرێمی کوردستان و تێکشکانی داعش لەلایەن پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و هێزەمنیەکانی دیکەوە بووە، هەر ئەوانیش بەتەنیا خاوەنی سەروەری پاراستنی خاکی کوردستان و جیهانن لە مەترسی داعش. ئەم تێکشکانەش دڵی خەڵکی کوردستان و پێشمەرگەکانیشی خۆش کرد، دیمەنەکانی ئەو کاتەش دەری دەخەن
کێ داعشی تێشکاند و کێ سەرکردایەتی ئەو داستانشی کرد و کێش پلانداڕێژەری بووە. هۆشمان ساڵح کوردستان 24 هەولێر.